کۆمەڵێکی کێشە و گیرروگرفتی جۆرە جۆر هەبوو کە ڕێگرە لە بەردەم ئازادی ڕادەبڕین و ئازادی کاری ڕۆژنامەگیری ئەمە تەفسیلی زینەوەی لە ئەسلی مەسەلەکە ئێوە نەتوانێت بەرلەمان بکەن بە بەردەستی سەر لێمە ئەستنی ئەمەش قبوڵی ناکەین پەرلەمان لە 1996 کوشتێنراوە تۆ مەدارەکە نادرێت پەرلەمانتەرە ئەمەش کانیشکۆ ئەیشتۆی پەرلەمان ڕاستەکەی لەوانەیە تەختە نەشکابێ ئەم پێوە تەختەکانی بەلاوە گرنگترە لە ئەندام پەرلەمان پشتی پەرلەمان چیە یەکی تەقم تێلەکە کشکۆ کشکە ئەوەی دڵڕای لێ تەقی لێ ئەوەی شەڕەبەتیاکە ئەوەی قسەی ناسینەکە ئەوەی پەلەماری میکرۆفۆنێ ئەوەی هەموو موجوداتی پەرلەمان ئەشکێنێ و بە پەنجەرە و دەرگەڵ دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبژاردن ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRT و پێشکەشتان دەکرێت.